بسم الله الرحمن الرحيم. ئەو کەسەی کە دەتەوێت بزانی چاکترین کەس کێیە لە لای خوای پەروەردگار، ئەو کەسەی کە دەتەوێت چاکترین کەس بی، گوێ بدە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە عەبدوڵڵای کوڕی عەمر بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ پرسیار کرا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی الناس ئەفضل، باشترین کەس لە لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەت لە دنیا و لە قیامەت باشترین کەس کێیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم وصفی چاکترین کەسمان بۆ دەکات، دەفەرمێ كل مخموم القلب صدوق اللسان، هەموو کەسێک کە دڵێکی پاک و ڕێک و پێک و چاکی هەبێت و زمانێکی ڕاستی هەبێت، زمانێکی ڕاستگۆیانەی هەبێت، ئینسانێکی ڕاست بێت. وتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، ئێمە دەزانین صدوق اللسان چییە و کێیە، بەڵام مەخموم القلب چییە؟ ئەو کەسەی زمانی ڕاستە دەیناسین، دەزانین مەبەست چییە، بەڵام مەبەست لە مەخموم القلب ئەو کەسەی دڵی پاکە کێیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم وصفێکی کورتی ئەو کەسەی کە دڵی پاکە و چاکترین کەسە بۆمان دەکات، دەفەرمێ هو التقی، ئەو کەسەیە کە دڵێکی هەبێ هەست بە چاودێری خوای گەورە بکاو لە خوا ترس بێت. النقی، دڵێک بێ پاک بێ لە گوناه و تاوان و لە بغض و حەسادەت بەرامبەر بە هەموو کەسێک دڵێکی صاف و سەلامەتی هەبێت. ئەنجا لا ئیثم فیه، خاوەنی دڵێک بێ گوناه و تاوانی تێدا نەبێ و بیر لە گوناه و تاوان نەکاتەوە. ولا بەغیە، ئەو دڵە خاوەنی ئەو دڵە بێت کە دڵێک بێت زوڵم و ستەمی تێدا نەبێت، بیر لەوە نەکاتەوە زوڵم و ستەم لە خەڵک کا و ماڵی خەڵک داگیر کات. ئەنجا ولا غل ولا حەسەد، خاوەنی دڵێک بێت کە بغض و حەسادەتی تێدا نەبێ، بەرامبەر بە هیچ کەسێک، بەرامبەر بە هەموو کەسێک دڵی پاک بێ بغض و حەسادەتی تێدا نەبێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم، هەر کەسێک زمانی ڕاست بێ، خاوەنی ئەو دڵە پاکە بێ، ئەو کەسە چاکترین کەسە. کەواتە کە دەتەوێت چاکترین کەس بی، بەڕاستی ئەوە پێوەرە زمانێکی ڕاستت هەبێ و دڵێکی پاک و ساغ و سەلامەتت هەبێت کە دوور بێ لە هەموو گوناه و تاوانێک، دوور بێ لە شوبهە و شەهەوات و پڕ بێ لە خۆشەویستی خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم.